بەهۆی ئەوەی ڕێنمایەک هاتووە لە وەزارەتی داراییەوە کە ژمارەکەی بە نووسراوی وەزارەتی دارایی ئابووری هاتووە بۆمان ئەم دەرماڵەیە بۆتە هۆی کۆمەڵە کێشە و گرفتی بۆ زانکۆکەمان دروست کردووە. یەکێ لەو کێشانە ئەوەیە کە بابەتی دەرماڵەی فەرمانبەر یەکلای کردووە ئەڵێ یانە بێ هاتوچۆ دابینکرێ بۆ فەرمانبەرانی زانکۆ یان دەرماڵەی 30,000ەکان بۆ ببەسرێ. ئێمە لە کاتێکدا کۆمەڵێ کێشە و گرفتی زۆرمان هەیە بەهۆی نەبوونی اختصاصی سپۆر و پێویستەوە مامۆستاکانمان لە سلێمانیەوە هاتوچۆی ئێرە ئەکەن 6 پاسی بەکرێمان هەیە کە مامۆستایان ئەگوازێتەوە بۆ سەرۆکاری زانکۆ. لە ئێستادا ئێمە دەرماڵەکانی ئێمە ڕاگیراوە بە حکمی ئەوەی کەوە ئێمە کرێی پاس ئەو پاسانە خەرج دەکرێت بۆمان بۆیە ڕاست پێرانی کە دوو شت هەڵبژێنن یانە بێ یانە بێ پاسەکانی مامۆستا ڕابگرین یانە بێت دەرماڵەی فەرمانبەران ڕابگرێن. ئێمە ئەگەر سەیری نووسراوەکەی وەزارەتی دارایی بکەین سەیری هەر لەسەر ڕێنمایەکی خۆشیان پێچەوانی ڕێنمایەکی خۆیان ڕێنمایەکان دەرکردووە کە ئەمە پێچەوانەی یاساوەیە و ڕێکارەکانی ئێمەش بەرامبەر ئێمە ئەگەر بێت و بە شێوەیەکی بابلن بۆ شێوەی کە یاسا دیاریکردو بۆمان ڕاست نەکرێتەوە و چاک نەکرێت ئەوە ئێمە لە ڕۆژانی داهاتووە ڕێکاری یاسایی بەرامبەر بە وەزیری دارایی ئەگرینەبەر بە ئەوش بە تۆمارکردنی سکاڵایەک لە دادگای کارژێڕی پارێزگای سلێمانی و ئیشە یاسایەکانی خۆمان لەوێ جێبەجێەکەین. هیچ یاسایی نییە لەبەر ئەوەی هەر ڕێنمایی ژمارە 3 وەزارەتی دارایی ساڵی 2013 پشتبەستە بە یاسای ژمارە 22 ساڵی 2008 موچەی فەرمانبەران و ڕای ئەنجومەنی شورا کە ئەڵێت تەنها لە مەڵبەندی پارێزەکان سەرف ناکرێت ئەگەر ئۆتۆمبیلی بەخۆڕاییان هەبێت.